لە سەربەندی سڕبوونەوەی هەوڵەکان باراسی پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراق هاوڵاتیانی کەرکووک دەخوازن پرسی کەرکووک خەڵی لە پێشینی داخوازی هەموو لایەنە کوردستانیەکان بێت. یعنی ئەگە هەر کەسێک بیەوێ باز لە کێشەی کورد بکات لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغایە دەبێت پرسی نەتەوەی بخاتە پێش هەموو پرسەکانی ترەوە. پێم وابێ ئەمڕۆکە لە پرسی کەرکووک و ناوچە دابڕاوەکان زیاتر پرسی نەتەوەی لەوە گرنگترمان هەر نییە لە پرسی کووردە لە عێراق. ئەگەر بە یەک وەفد ئەگەر بە یەک بەرنامیشەوە نەچن ئەبێ کەرکووک یەکێک لە ئەولەوێتی ئەو وەفدانە بێ با جیاجیاژ بچن ئەبێ هەمویان لەسەر کەرکووک کۆک بن. بێگومان کەرکووک خەمی گەورەی کورد بێت دەبێت خەمی گەورەی کووردە ئەبێ خەمی گەورەی وەفدەکان بێ سیاسیەکان بێ دیبلۆماتەکان بێ و توێژ و ڕاوێژی پێکێنانی حکوومەت بێ بە تایبەت کە ئێستا ماڵی عێراقی ماڵێکی شپرزەیە ماڵێکی شێواوە ماڵی شیعە هەر بە هەمان شێوە ماڵێکی لێکترازاوە کورد ئەمڕۆ بۆی هەیە پێداگری بکە و پێداگری کوردیش لەسەر کەرکووک و سەرجەم ناوچە دابڕێنراوەکان ئەولەوێتی لایەنی کوردیە. گرنگە ئەولەوێت بدرێت بە مادەی 140 و ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی ئەو پرسەیەک لای بکرێتەوە تێیدا و هەروەها پێشمەرگە و بودجەی خەڵکی کوردستان و ئیدارەی هاوبەش و هەروەها ئەو پرسانەی کە گرێدراوە بە مەسەلە کوردستانێکەوە زۆر گرنگە بایەخی پێ بدرێت لە ئەولەوێتی ئەو ڕێکەوتن و دانوستانە بێت کە لەگەڵ بەغدا و لیستە جۆرەکانی بەغدادا گفتوگۆی لەبارەوە دەکرێت. ناکرێت لایەنێکی کوردستانی مەسلەی خاک و نیشتیمان و مافی نەتەوەکەی لە ئەولەوێتی ئیشەکانیدا نەبێت. ئەگەر لایەنێک هەبێت بەبێ ئەم خاڵانە پرۆژەیەک بەرێتە بەغدا پێم وایە ئەو لایەنە پێش ئەوەی گەلی کوردستان مافی گەلی کوردستان پێشێلکە هەوڵی سڕینەوە و ناسنامەی خۆی دەدات. کاندیدێکی سەرکەوتوی لیستی یەکێتیش لە کەرکووک ڕای دەگەیەنێت یەکێتی خاوەنە جێندای خۆیەتی بۆ کەرکووک و داواش دەکاتە مولایەنەکان لەسەر پرسی کەرکووک یەک دەنگ و یەک گوتار بن. کەرکووک کۆمەڵی کێشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنی و ئیداری هەیە. ئێمە پێویستەکە لەسەر هەمومان لەسەر لیستەکانی تریش لەسەر کاندیدەکانی تریش کە ئەهمیەت بەو کێشانەی کەرکووک بدرێەوە. ئێمەش وەک کوێچێتی نیشتیمانی کوردستان خەڵکی کەرکووک دڵنیا ئەەکەینەوە کە سازش لەسەر مافەکانی کەرکووک ناکەین و ئەولەوێتی کارەکانی ئێمە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووکە بێ. و ئێستاش دیارە ئێمە چەند خاڵبەندیەک کراوە لێرە وەکو کەرکوچەکان کێشەکانی کەرکووکمان خاڵبەند کردووە و بەو خاڵانەوە دیارە لەگەر هەر لایەنێک ئەگەر بچینێتە حالفەوە ئەو خاڵانە دەبێ ئەولەوێتی کارەکانی ئێمە بێ وەکو کەرکوچەکان. خواست و ویست و داواکاری کورد بووە لە کەرکووک کە هەموو لایەنە کوردستانیەکان بە یەکتیم ڕووبکەنە بەغدا و ئەگەر بە یەکتیمیش ناڕۆن بە پرسی کەرکووک و مادەی 140 لاولەوێتی داخوازی تێکڕای لایەنەکان بێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.